ولی تماشاوانێژا کوردستان 24 وەکێکە مەدگا کوردی وەکێ مەدگایên جیهانی jî bi guman rewşa şer ya beravên Sûrî dişopîne helbete bûyer û pêşhatên herêmî cihânî Kurdistan 24 pêşengê di mîdya Kurdî da ji bo şopandina rewşê. Yanî hevkarê min Enwer got ku li wir komeke grupên çekdar yên xerîb û namû hatine talanîkirine, xelkê sivîl jî kuştine. Kevata rewşeke tevlîheva metirsîdar li wê bûye. Ki qurbanî bûye hawlatiyên sivîl. Derencamê şerê Sûriyê 13 salî pêtîrî milyûneka hawlatiyên sivîl hatine kuştin. Temaşavanêja heta têgotin grupên Esed û hêzên ser bi hikûmeta ve guhêz grupên çekdarên din bi navûnîşanên cuda talanî kirine, xel kuştine. Henî rewşekê gelekî dijwar hebûye li wê deverê. Birêz Domer Silêman nivîskar û vekullerê taybet bi vekulînên siyasî di tîma belgekirinê ya tawanên li Sûriyê ku li derheqê xelkî nekirin niha ji Parîsê digelme ye. Birêz Domer demata baş be. Ew dîmenê peravên Sûrî beşeke Homsê Tartus, Laziqiye, divan du rojan da te şopandî gelo. Serinca te çi ye? Ew fiilen tol heldane yan rataqandina paşmayê nesede. Tu rewşê ça dişopînî? الحقيقة هو عملية عسكرية كانت ڕاستیەکەی ئەم کردە سەربازیەکە ئامانجی ڕاونانی پاشماوەکانی ڕژێمی بەشار ئەسەد بوو و ئەوانە لە ماوەی ڕابردوودا هێرشیان کرد بۆ سەر هێزە ئەمنیەکان دەتوانین بڵین هەفتەیەک زیاتر ئامان دەستیان بە هێرشەکانیان کردووە و هێرشیان کرد بۆ سەر هێزەکانی ئاسایشی گشتی و هەروەها چەند کەسێک لەوان کوژران بۆ هۆکاری ئەوەی کە دوو لە ئەندامەکانی ئاسایشی گشتی سووریا شەهید ببن بۆیە کارەکە بم دیمەنە گەیشت بە شێوەیەکی گشتی ئەوەی ڕوودەدات ڕاونانی پاشماوەکانی ڕژێمە. کەواتە نوچەکانی کوردستان 24 li Benyas ez barim te guhdariyawî kir. Ew dibêje bi çavên xwe medîtiye ku pêşêlkarî hatine kirin derheqa hewlatiyên sivîl. û dibêje grupên çekdarê namûjîk di nava şer dabûne. Kevata rewşekê gelekî metirsîdar li gor tê gotin li deverê heye. Tu vê çi bînî gelo eke neyete kontrolkirin wê rewşayê deverê berev kî veçît? الحقيقة نحن يعني أحصينا ڕاستەکەی ئێمە لە ماوەی ئەم دوو ڕۆژەدا ژمارەیەکی زۆری قوربانیمان تۆمار کردووە و توانیومانە ئەوە بزانین کە زیاتر لە 250 کەس بە بەڵگە کوژراون بەڵام ئەوەی تۆمار کراوە زیاتر لە 700 کەسن کە ئەوانە تاکو ئێستا بە بەڵگە تۆمار نەکراون. دیمەنێکی خراپە ئەوەی ڕوویدا لە ئۆپەراسیۆنە سەربازیەکان ئەوە بوو کە کۆمەڵێک هەڵە ڕوویدا. هەڵی یەکەم ئەوە بوو کە ڕێگەیان بە کەسانێکدا مۆڵەتیان نەبوو لە هێزە ئەمنیەکان بستێنەوە ئەو ناوچەیە بۆیە زۆر میلیشیا و هێزی چەکداری دیکەش چوونە پاڵ هێزە ئەمنیەکان و هێزە ئەمنیە گشتەکان یاخود ئەو هێز ئەو گروپە سەربازیانەی لێ بوون کە ئەرکیان ڕاونانی پاشماوەکانی ڕژێم بەشار ئەسەد بوو. ئەمە هەڵەیەک بوو جگە لەوەی بەشێک لەو کەسانی کە ڕاهێنانیان پێ نەکراوە دەبوایە ڕێگریان لێ بکرێ دەسوەردان لە کارێکی سەربازی وەها بکرێت دەبێت ئەوانە بگەڕێنەوە ناوچەکانی خۆیان. خاڵێکی دیکەی هەڵە ئەوە بوو کە لەم دوو ڕۆژەدا هەندێک با بڵێن چەکداری بیانی کە ڕۆڵیان هەبووە لە کۆمەڵکوژی و کوشتنی خێزانێکی تەواو ڕۆلیان هەبوو. ئەمە حاڵەیە لەلایەن دەسەڵاتی ئێستا تۆ نابێت سەربازی بیانی بێنیتە پاڵ هێزی سەربازی بەچ سیفەتێک ئەم کەسانە لەوێن ئێمە بەڕوونیان پرسیارە دەکەین. ولی کەواتە تو بخۆشی لە پاریسی بگومان وەزارەتە دەرەوەیە فەرەنسا هەری داویە دەبێژە ئەڤە دەبێ شەڕێکی مەزهەبی بە تۆل هەڵدانێک بێ لە دژی پێکهاتەیە عەلەویان کواساتێنە تۆمەتبارکردن ئەسەد عەلەوی بوو 22 ساڵین دەرباز بێ وان دەسەڵاتداری کردیە گەلو ما هەموو عەلەوی سیاسی بوونە تو ئێکیش کەساتێن عەلەویانی سەردەمی ڕژێمە بەعەز تو زیندانی کری بووی نەهاژی بێگومان تو پاریسی دەبێ بوێ سەردەمی تو پاریس بی کەواتە گەلو تو نابینی ئەواتێتەکردن فۆرمەکێ مەزهەبی دێ بخەوە گریت حکوومەتە شامێ چ بکەێت کو بەزی دەتر تەشەنە نەکەێت گەشێ نەکەێت ئەفشارە. أول شيء الحدث اللي صار بەل هەموو شتێک ئەوەی ڕوویدا بە هیچ شێوەیەک با بڵێم هێرش نییە لە دژی پێکاتی عەلەوی پێکاتی عەلەوی خەڵکێکیان تێدا بووە کە بە تەواوی بێدەنگیان پاراستووە ئەوانی زۆرینەیان بوون و خەڵکێکیش بوون کە بەڕاستی دژی ڕژیم بەشار ئەسەد بوون بازێکی زۆر گەورەیان داوە و پێش شۆڕشش بازی گەورەیان داوە. ئەمە خاڵ یەکەم بۆی لە بەرچاوی بگرین. خاڵێکی دیکەش ئەوەیە دەسەڵاتی ئێستا و پابەندی
ئەوان بە گفتوگۆی نیشتیمانی دەبێت لە چوارچێوەی ئەرکەکانی حکوومەتی سووریا بێت، دەبێت ڕێگری لە هەموو زۆرە ئالۆزیەکی تایفی بگیرێت، دەبێت پابەندی ئەو پێودانگانە بن کە لە گفتوگۆی نیشتیمانی لە دیالۆگی نیشتیمانی گفتوگۆی لەبارەوە کراوە. کۆمەڵێک ڕێکارن دەبێت ئەوان پابەندی بن بۆ ئەوەی ببێتە هۆکاری ڕێگریکردن لە هەموو زۆرە کردەیەکی تایفەگەرایی. البرز دمر تو زانی سوریا ولاتێکی فرە پێکهاتەیە جاریە نەتەوەیی جاریە ئولی جاریە مەزهبی و حساسیت نەڤەڤان پێکهاتاندا جاریە دەسەڵاتدارên سووری هاتیە دروستکردن. ڕەوشا سووری ڕەوشێکی هەستیارە، مینا عێراقیە، مینا تورکیە، مینا ئیرانیە، مینا لوبنانێ و یەمەنێ، پرانیا van وڵاتên ڕۆژهەڵاتە ناوین ku tevliyevî têdaye. Kevata gel û hikûmeta Sûrî ta çend giring e vê pêkhateyê li ber çav bigire. Nûneratke hemûwan baweke rastaxîne qebûl bike, bi hevsengiyî dara vî welatî bike. Ewan hatê te dîtin serinç ser heye. Elewî dibêjin nûneratke me rastaxîne nîne. Durzî dibêjin, Kurd jî dibêjin, heta beşeke Sunniyan jî dibêjin. حقيقة اللحظة الحالية على الرغم من ڕاستێکە ئەوەی ئێستا ڕوودەدات ساتەکە بە گەشتیار چەندە زۆر بە ئازارە، بەڵام ئێمە هیواخوازین ئەو ساتە ببێتە پەیامێک بۆ دەسەڵاتی ئێستای سووریا، بۆ حکوومەتی ئێستای سووریا بە لە هەموو شتێک دەبێت ئەوان پێداگر بن، ڕژ بن لەسەر ئەوەی کە ڕێکاری چۆن بگرنەبەر لە بەرامبەرەوەی ڕوویدا لە پێناو لە بەرچاوگرتنی یەکگرتووی خاکی سووریا، تاکو ئەم ڕووداوانە نەبنە سەرەتا و سەرەداوێک بۆ دابەشبوونی سووریا. دەبێت ڕێکاری تون بگیرێتە بەر لە بەرامبەر ئەو کەسانێکە پێشێرکاریان تۆمار کردووە لە پێناو سووریا، لە پێناو خەڵکی سووریا. پێکاتەکانی گەلی سووریا بەقەدەر ئەوەی کە هەمە چەشنە بەقەدەر ئەوەش دەتوانێت یەکگرتوو بێت، بەڵام ئەو یەکگرتوویە بۆ ئەوی بیپارێزین پێویستی بەوەیە کە کۆمەڵێک ڕێکاری ڕژد و جددی لەگەڵدا بێت کە دەبێت بە دەستێکی پۆڵاین حکمی ناوچەکە بکە و ڕێگری لە هەموو زۆرە گوتارێکی تایفی بکات و ڕێگرینا سەردەمێ ساڵێن شێستان هەفتیان سە ساڵە دەربازبووینە کو di çarçûvê ku detayekê bi hezaran xelîk bête qetilkirin kes pê nezane. Ew dîmenên trajîdî yên ku li Tartus û li Laziqiya û gundawerênan hatine tomarkirin di van rojanda qetilkirina malbatekê bi temamî kuştina zarokekê, dayika wê, bavê wê bê pîremêrekê hatine tomarkirin û hatine belavkirin raya giştî hejandiye. Kevata ev ta çend sedemeke yanî wê karvedaneke nerênî ya silbî li ser hikûmeta no dîfaktoyê nihayê Sûriye dirûst bike. Karvedana nêvdewletî li hembervan wê dirûst bike gelo. نحن من حيث المبدأ لە ڕووی مەبدەئەوە ئێمە پێمان وایە حکوومەتی ئێستای سووریا حکوومەتێکە هەموو هەوڵی خۆی خستوەتە گەر بۆەوەی بارودۆخەکات زەڵەو بکات، هەوڵەکانی بەو ئاراستەیەن، بەڵام بەڕاستی هەندێک بڕیار هەن کە بڕیارێکن بە پەلە دراون و بە دوواداچوونیان بۆ نەکراوە و پێویستی ڕاستە نەکراون، بۆیە داوا لە دەسەڵاتی ئێستای سووریا دەکەین بەرپرس سیارەتێکی زیاتر هەڵبگرێت و دەبێ ئەوان هەموو ڕێکارێکی سەربازی و ئەمنی بە شێوازێکی دیڕاستەکرا و جێبەجێ بکەن، نابێت بە لۆژیکی تۆقین و ترسان مامەڵە لەگەڵ دۆخەکان بکرێت، نابێت بە شێوازی کار و کاردانەوە بێت، نابێت دەسەڵات بە کار و کاردانەوە لەسەر ئەو بنەمایە مامەڵە بکات، دەبێت بە عەقڵێکی سارد و بە شێوازێک مامەڵە بکات کە بە دوواداچوون کرابێ و بنەما نێودەوڵەتیەکان لە بەرچاو بگرێت. بێگومان ئەو ڕووداوای ئەمڕۆ ڕوویدا کاریگەری زۆر گەورەی دەبێت لەسەر ئاستی نێودەوڵەتی، بەڵام لە هەمان کاتدا ئێمە هیواخوازین حکوومەتی دیمەشق توانای ئەوەی هەبێ بابەتەکە زڵەو بکات بە کۆمەڵێک ڕێکاری واقعی، ئەو ڕێکارانە بەڕاستی ببنە هۆکاری ئەوەی کە بارودۆخەکەشتێکی لەو شێوەیە دووبارە نەبێتەوە و کۆنتڕۆل. دومەر سلێمانی بیستکار و vekûlerê taybet bi vekolînê siyasê di tîma belgekirina tîma aştiya civakî da li Parîs gelekî spas.